بانگهێشتکردنی وەزیری دارایی و پارێزگاری بانکی ناوەندی بۆ پەرلەمان کاردانەوەی زۆری لێکەوتەوە بە جۆرێک وەزیری دارایی ئامادە نەبوو بەشداری کۆبوونەوەکە بکات. لە بەرامبەریشدا جێگری سەرۆکی پەرلەمان داوای کرد گەشتکردن لە عەلی عەلاوی وەزیری دارایی قەدەغە بکرێت تا ئەو کاتەی لە پەرلەمان ئامادە دەبێت. حقيقة هاي الاستضافة مو الاستضافة الأولى للوزراء. لەڕاستیدا ئەم بانگێشتە یەکەم بانگێشت نییە دەکرێت. چەند وەزیرێکی تریش بانگێشت کراوە وەک وەزیری کشتوکاڵ و وەزیری بازرگانی. پێم وانیە لێدانێکی سیاسی بێت. پرسی دۆلار پرسێکی گەورەیە و گوشارێکی زۆر هەیە لەسەر هاوڵاتیان دەبێت چارەسەر بکرێت. التواصل الاجتماعي اكو مشكلة بالبلد، اكو طبقات انسحقت بسبب هذا الكساد وبسبب هذا التضخم. سعر الدولار أثر حتى على موظفين الدولة. نرخی دۆلار کاریگەری لەسەر فەرمانبەران بووە نەک تەنها لەسەر هاوڵاتی سیڤیل و کەم دەرامەت. لەناو کۆبوونەوەکە نامەیەکی بەڕێز وەزیری داراییم پێگەشت کە لە کۆبوونەوەی داهاتوودا بەشدار دەبن و وەڵامی سەرجەم پرسیار و تێبینیەکان دەداتەوە. بەردەوام دەبین بەرەو دابەزاندنی نرخی دۆلار و هەڵوستمان نەک لەگەڵ وەزیری دارایی بەڵکو لەگەڵ هەموو وەزیرەکانی دیکە وەک یەک دەبێت و مجاملەی کەسیان ناکەین. موقفنا احنا مع وزير المالية لا مجاملة مع كل الوزراء. بەشێک لە پەرلەمانتاران پیان وایە گەر پەلە بکرێت لە بەرزکردنەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو نەبێت کاریگەری ئەرێنی دەبێت وەک چۆن لە کاتی دابەزاندنی کاریگەری هەبووە بە ئێستایشەوە. الصراحة بأنه إذا نتعامل بأنه فقط نفكر بأنه لە ڕاستیدا مامەڵی لەگەڵ ئەوە دەکەین کە بەهای دۆلار کەم بکرێتەوە. ئەمەش هاوشێوی بەرزبوونەوەکەی کێشەی زۆر دروست دەکات. دەبێت چارەسەرێک بدۆزرێتەوە کە قۆناغ بە قۆناغ بەهای دۆلار دابەزێت بۆ ئەوەی بتوانرێت بەسەر کێشەکاندا زاڵ بین. نفس السابق بالزيادة مالته، لكن لازم توضع حلول تدريجية لهذا الموضوع، والأمثل بأنه حماية المواطن. زیاتر لە ساڵێکە بەهۆی دابەزاندنی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بازار ناجێگیر بووە بە جۆرێک زەرەنمەندی سەرەکی هاوڵاتیانە. جوڵاندنەوەی پرسی بەهای دۆلار و فشاری ڕەوتی سەدر لەسەر وەزیری دارایی و پارێزگاری بانکی ناوەندی هێندا وەکو پرسێکی سیاسی دەبینرێت بۆ فشارخستنە سەر لایەنە سیاسیەکان لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەت، ئەوەندە وەکو پرسێکی ئابووری نابینرێت بۆ چارەسەرکردنی دۆخی ئابووری هاوڵاتیان کە بەهۆی ئەم لێکەوتانەوە پێوەی دەناڵێنن. بێستون سلام، کورسات نیوز، بەغدا.